توانێت بێت هۆی ئاوەدانەوەیەکی زیاتر لە سەرجەم مناڵانی خاوەن پێداویستی تایبەت. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر پشتیوان، مامۆستایان، کەس و کاری خوێندکاران بەخێر بێن سەر چاو. ئەمڕۆ لە ڕۆژی ئۆتیزمە حەزمان کرد ئەوەی بەڕێزیش ئامادە بن ئەوەی نزیکەوە چی بکرێت بۆ ئەم جلەی کۆمەلگا کە خوێندکارن ناو خوێندگاکانە بۆ چیمان بۆ بکرێت بۆی بتوانین هاوکاری زیاتری ئەو کۆمەڵە خوێندکارە بکەین. پەروەردە هەوڵی داوە زۆرترین منداڵ لەناو قوتابخانە و سەنتەرەکانی پەروەردەی پێشوەقت جێگا بکاتەوە، چونکە دیر و بۆچوونی پەروەردە خوێندن بۆ هەمووانە مەبەست هەموو مناڵێک مافی خۆیەکی بخوێنێت و هیچ کات جاکاری لە خوێندن نە بە پێی نەتەوە نە پێی ئاین نە بە پێی مناڵی ئاسایی و پەروەردەی تایبەت نەکراوە لە وەزارەتی پەروەردە و هەموو خوێندنگەکان. و چەندەها ناوەندمان هەیە لە ناو مەرکەزی شاری سلێمانی و هەڵەبجەی شەهید و قەڵاتزێ و ڕانیە و بەم زوانەش لە پەروەردەی شەمشەماڵ سەنتەرێکی تر دەکرێتەوە. نزیکەی 1463 مناڵی پەروەردەی تایبەت لە سووری بەڕێوەبەرێکی پەروەردەی سلێمانی هەیە کە خاوەن پێداویستی تایبەتن و لە ناو خوێندنگاکانە مامۆستای پەروەردەی تایبەت هەیە و فەرمانبەر هەیە کە تایبەتە بە پەروەردەی تایبەت. لە هەر کاتێکیشا منداڵان لە هەموو کاتێکیشا منداڵان بێبەش نەکراون و لە سەرجەم قەزاکانیشا هاوکاری زیاتر کراوە بە تایبەتی لەو خوێندکارانیشی کە ئەگەر سەنتەر و ژووری پەروەردەی تایبەتمانە بێ ئێمە هەوڵمان ناوە بتوانین لەناو ئەو کۆلانە مامۆستا یا فەرمانبەری پەروەردەی تایبەتی وەریانی بکرێت. و لە سەرجەم قەزاکانی تریشا لە شەمشەماڵ و سێسایەقیش بەردەوامین لەکردنەوەی ئەو سەنتەرانە و ئێمە بەرپرسیارین بەرامبەر بە مناڵی وڵاتەکەمان لەسەرمان واجب و ئەرکەرچیمان بۆ بکرێ چ ئەوانەی کە مناڵێکی ئاسایی بن چ ئەوانەی مناڵێکی پەروەردەی تایبەت بن بتوانین هەوڵ بین خزمەتیان بکەین و هیوادارم بە هیمەتی مامۆستایان و هەمخۆرانی پەروەردە بتوانین هەوڵێکی زیاتر و هاوکاری پەروەردە بکەن بۆ ئێمە بتوانین ئەرکەکانی خۆمان باشتر جێبەجێ بکەین. داوا لە بەڕێز وەزیری پەروەردەش دەکەم ئەگەر فەرمێت بۆ پێشکەشتن بکات. ئامادەبوانی بەڕێز زاینتان باش. زۆر پێخۆشحاڵم کە ئەوڕۆ لە شاری سلێمانی خۆشەویست لە خزمەت منداڵانی خاوەن پێداویستی تایبەتدان. سەرەڕای ئەوەی کە زۆر ئیشمان هەبوو لە هەولێر، بەڵام کە بەڕێزان پەروەردەی سلێمانی و میدیاخان باسییان کرد کە ئەوڕۆ ئەو ڕێوڕەسمە هەیە یەکسەر بە پێویستمان زانی کە بینە خزمەتی ئەو خۆشەویستانە. ئەوڕۆ لە ڕۆژی جیهانی ئۆتیزم ڕێز و خۆشەویستیمان دەنێرین بۆ هەموو ئەو خۆشەویستانەی کە نەخۆشی ئۆتیزمیان هەیە یان خاوەن پێداویستی تایبەتن. ئێمە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە خوێندن مافی هەموو منداڵێکی کوردستانە بەڵێن دەدەین کە لە ڕووی دابینکردنی مامۆستا و لە ڕووی دابینکردنی شوێن بە کردەچیەوە بە کردارەوە هەنگاو بنین بۆ ئەوەی بە جددیتر و باشترین شێوە خزمەتی خاوەن پێداویستی تایبەت بکەین. لە هەمان کاتدا ئێمە ئەو ساڵ 41 مامۆستا کە دەرچووی بەشی پەروەردەی تایبەت بوون بە شێوەیەکی تایبەت دامان مەزراندن و یەکەم جارە لە کوردستان ئەو وەجبەیە تەخەڕوج دەکات. ئەوەش هەنگاوێکە بۆ ئەوەی بتوانین خزمەتی ئەو بەڕێزانە ئەو خۆشەویستانە بکەین. و لە ئایندەشدا ئێمە لە شاری هەولێری دۆهۆک کە بەڕاستی وەکو سلێمانی لە ڕووی خزمەتکردنی خاوەن پێداویستی تایبەتیەکان هەنگاو نەنراوە، ئێمە هەنگاو دەنین و لە سلێمانیش زیاتر ئەوەی کە هەیە بەرەوپێشی دەبین. و لە هەمان کاتدا دەستخۆشیێکی زۆر لە پەروەردەی سلێمانی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی و سەنتەری ئۆتیزم مامۆستا میدیا سەرپەرشتیار کاک دکتۆر کەریم قەرەچەتانی و هەموو ئەو مامۆستا و خۆشەویستانی کە لێرە دانیشتون خزمەتی خاوەن پێداویستی تایبەتیان کردووە. ئێمە هەنگاو دەدەین بە جددیتر خزمەتتان بکەین. ئەوە ئەرکی ئێمەیە، ئەوە واجبی ئێمەیە. دەستخۆشیتان لێ دەکەین بۆ هەموو ئەو کار و ئەرکانەی ڕابردووتان. زۆر سپاسان دەکەم، زۆر بەخێرینە سەرچاو.
کاروباری کۆمەڵایەتی ئامادەیە بۆ ئەوی زیاتر زانیاری مەحەبێت لەسەر